بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستانی بەڕێز ئێستا چارەخوازێکی بەڕێزمان لەبەردەستدا بوو تەبعاً چارەخوازێکی تایبەت بوو لەبەرچی لەبەرەوەی تەنیا یەک گورسیلەی هەبوو و لە هەمان کاتدا ئەم گورسیلە تەبعاً بەردێکی دروست کرد بوو بەردێکی زۆر بچووک 2 بۆ 3 ملیم لە کۆتایی حالبەکەی سەقی بوو تەبعاً ئەو چارەخوازانێک کە یەک گورسیلیان هەیە ئەبێ زۆر ئاگداری خۆیان بن بەوەی کەوە زوو پشکنی بۆ خۆیان ئەنجام بدەن و ناو بەناوە سۆنەر بکەن و سەردانی پسپۆڕی خۆیان بکەن و هەر کاتێک بەردی گورسیلیان هەبوو هاتە خوارەوە ئەبێ دەست بەجێ سەردانی پسپۆڕی خۆیان بکەن لەبەر چی لەبەر ئەوەی ئەگەر بێت و ئەو بەردەبێتە حالب بوو بچەقێ و کێشە بۆ گورسیلە دروست بکات لە داهاتوودا تووشی سستی یا خود پەکەوتنی گورسیلە ببێ گورسیلەیەکی تر نییە کە تعویزی ئیشی گورسیلەکەی بۆ بکاتەوە طبعاً لەم چارەخوازە بەڕێزەی کە ئێستا باسمان کرد ئەمێ دوو پێیان بگەێنم پێیامی یەکەم ئەوەیەکەوە هەموو چارەخوازێک ئاگداری خۆی بێ گەر یەک گورسیلەی هەبێ ئەبێ لە کاتی خۆی سەردانی پسپۆری خۆی بکە و پشکنینەکان ئەنجامدا و پەیامی دووەم کە ئەمەوێ بیگەینم کە مەبەستمە تایبەتە لەم چارەخوازە بەڕێزە کە بەردێکی 2 ملیمی 3 ملیمی هاتبوو لە کۆتایی حالب سەخی بوو ئەمەش لاوازی مرۆڤ دەرئەخا بەرامبەر بە گەورەی خوای گەورە بە جۆرێک کە بەردێکی 2 ملیم 3 ملیم ئەکرێ گورسیلەکە بە ئاوسێنێ لە ئیشکردن ڕای بگرێ بۆیە لەو حاڵەتانە ئینسانە بێ زۆر سوپاسی خوای گەورە بکە کەوا گورسیلەیەکی بەو تەندروستیە پێبەخشیوین و علمێکی کەمی پێداوین کە بتوانین بە ئاسانترین ڕێگە بەوەی کەوا نازۆرێک بۆ ئەم چارەخوازە ئەنجام بدەین و شوێنی بەردەکە تەوسع بکەین و بەردەکە بە ساغی دەربهێنین بە هیوای لە ساغی و تەندروستی بۆ هەموو لایەک زۆر سوپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی میهرەبانی دڵسۆزی و لێزانی